خۆشەویست ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر لە خزمەتتانام لە بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە. ئازیزان، ئەوڕۆ 28 گەڵاڕێزانی 1400 هەتاویە کە بەرامبەرە لەگەڵ 19 نوامبری 2021 زاینی. بەرنامەکانی ئەو ڕۆمان تەرخان کردووە بە وەزعیەتی سیاسی ئەو هەفتەی ڕابردووە. زۆر ڕووداوی گرنگ ڕوویدا، تەما قسەی لەسەرەکەین چ لە ناوخۆی ئێران، هەروەها لە کوردستان و تاوجێگەیش کە هەردیسان مەربوط بە ئێران و کوردستان لە ئاسی نەودەوڵەتیش بڕێ باسەکەین. بەرەو پیری 25 نوامبر کە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی بەرامبەر بە ژنانە ئەبین لەسەر ئەمەش قسە و باسێکمانە بێت. ئێوەی ئازیزی شتوانن لە ڕێگەی تلویزیۆنی کۆمەڵەوە و هەروەها لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە ئەو بەرنامەیە ببینن، هەم لە فەیسبوک هەم لە یوتیوب، و هەروەها ئەم بەرنامەیە لە ڕێگەی پیجی منیشەوە دیسان بڵاوە بێتەوە کە ئێوەی ئازیزی دەتوانن بیبینن. تکراری ئەم بەرنامەیە دیسان هەر لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و لە تلویزیۆنی کۆمەڵەوە ئەتوانن بیبینن و چاوی لێ بکەن. بۆ ئەوەی بتوانین ئەم باسانە بدەینە بەرباس و لێکۆڕینەوە، داوەتمان کردووە لە دکتۆر محەممەدی ڕەحیمی، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە هەڵسوڕاوانی کۆن لە بزوتنەوەی سەراسەری ئێران و هەروەها کوردستانیش. دکتۆر گیان بەخێربی بۆ ئەو بەرنامەیە. سڵاوم هەیە بۆ تۆ هاوڕێ مەحیە بۆ بینەرانی خۆشەویست. دکتۆر، وەزعیەتی ئێستا ئەگەر چاوی لێیەکەین بڕێک ڕوودا و لە ئێران ڕووی داوە، بە تایبەت ئەوە مانگرتنی مامۆستایان کە لە زۆربەی شارەکانی ئێران ڕوویدا و هەروەها ئەبینین بڕێک لە کەشاوەرزانی ئیسفەهانیش دەستیاندایە ناڕەزایەتی و بەبوونی ئاو و لە پەنای ئەمانیشە بۆ ئەوەی کە خەڵکی ئێران چاوەسێن بکرێن هەندێک لە هەڵسوڕاوانی سیاسی کۆمەڵایەتی لەلایەن کۆماری ئیسلامی و دەستەسەرکردنەوە. پێم خۆشە لەم بابەتەوە قسە باسێکمان بێ. هەین لە خزمەتە. پێش لەوە قسەکانتان دەست پێ بکەن، پێم خۆشە بە بینەرانی ئازیز بڵێم کە ئەتوانن هەر لە ڕێگەی ژمارە تەلێفۆنی 00 36 70 20 16 67 46 پەیوەندی لەگەڵ ئێمە بگرن. ژێر شاشەی تلویزیۆنەکەیش هەم ژمارە تەلێفۆنەکان ڕواوە، هەم ئەوەیش کە تۆڕە کۆمەڵەکانیش باس کراوە. دکتۆر جەناوی لێبردنەکە فەرموو. بەڵێ خواهش بکەم. بەڵێ هەروەها کە فەرمووت ئەم ئەو ڕووداوە ئەو شتانەوە باست کرد کە مەسلەی مانگرتنی معلمان ئیسلاح دانیشتنیان یا ئەو ئەترازا وەسیعانەواکو هەیە کە لە زۆرێک لە شارەکاندا بەڕێوەیە و ئەچێ بووە لە چەند هەفتەی ڕابردووە. ئەڵبەتە بۆ یەکێک بۆ ئەساسی شتەکە بۆ مەسلەی فەقرە. خۆتەزانی وەزعی ئابووری ئێران زۆر وەزعێکی وەزعیش زۆر شڕە. خەڵک ئێستا بە 10 ملیۆن بە ئیسلاح ئەگەر دەرامەدی مانگانەشیان بێت بە زۆر بەشیان ئەکات. هیچ کەمتر مامۆستایەک لە ئێران، تەنانەت مامۆستاکانی دانشگاکانیش ئەو نەیسە دەرامەدیان بە زۆر ببێت. کەواتە ئەساسی شتەکە لەسەر ئەوەیە کە بەشک و بتوانن حەقدەستیان زۆر بکەن تۆزقاڵێک و هەروەها بۆ ئەو تەرحی تەبەقەبەندی مەشاغل یعنی ڕۆتبەبەندی معلمەکانە ئەساسی شتەکەیان ئەمەیە، ئەساسی خواستەکە، و دیارە بتوانن دەست و پەنجە نەرم بکەن لە بەرابەر ئەو وەزعە ئەو گرانیە سەرساماوەرەواکو لە ئێراندا هەیە کە کەمتر بنەماڵەیەک بەڕاستی مەگەر ئەوەی کە لە سەرانی خودی ڕژیم بن، کاربەدەستانی ڕژیم بن کە دەستیان ئەگات بە مەنابعی غێرە تەبیعی بە ئیسلاح دزی و ئەوانە لە ژێرەوە. ئەگینا زۆربەی زۆری خەڵکی ئێران ئێستا لە وەزعێکی زۆر
خراپدا دەژین و بۆیە کە بە سەدها هەزار مامۆستا کە ئێستا لە ئێراندا هەن چن ئەوانەیان واکو و بازنشەستن چ ئەوانە واکەتە لە سەرکارن حقوقیانەکەوێتە دوانایان دەنێ بەشێکی لە خواستەکەیان ئەوەیە مەسلەی ئەوەیە کە کابرا 30 ساڵ ئیشی کردووە 25 ساڵ ئیشی کردووە هەر بە هەمان حقوق و ڕای ئەگرن حقوقەکەی بۆ زیان ناکەن کەواتە ئەوان داواکاری ئەوەن و لەسەر ئەمەیە کە ئەساسی شتەکەش بەڕاستی ئەگەر نازانم سێرتان کردوێت یانە ئەو معلمە واکو خەریکە سوحبەت ئەکات و دانێک معلمێکی تر دێت و نەفەرێکی ترڵێ نەخواستی ئێمە سنفیە ئەسەن زلەیەکەدا بە پشت سەریە کە ئەو قسە چیە تۆیەکەیە عیلەتی ئەسلی و مشکلی ئەسلی کولی جامعەی ئێران معلمیشی پێوە بێ بوونی ئەم ڕژیمەیە کە هەموو مەنابع و ئیمکاناتی ئەو کۆمەلگایە و جامعەی ئێرانی کردووەتە سەرفی ئەهدافی و بڵند پەروازیگەل خۆی لە منتەقا کە بتوانێت لە بەرابەر ئیمریکا و لە بەرابەر ئیسرائیل و نەزانم ڕقەبای تریەوە بوەستێتەوە و دەنەتیجەیەکا بە گەڵووی هێزگەل تێرۆریستی منتەقا و هێزگەل ئیسلامی منتەقا لە لوبنان و فلستینەوە بگرە تا ئەفغانستان و عێراق و ئیلی ئاخر و یەمەن بۆیە خەڵکی ئێران هەر لە چاوە دەرتێنە کەفرنە چاوانە بەڕاستی ئازەکە مەسەلە ئەوەیە مەسەلەی کەشاوەرزانی بە ئیسلاح ئیسفەهان کە مەسەلەیەکی بەظاهر موردیە بۆ مەسەلەی نەبوونی ئاوە زایەندە ڕوود بەسراوە و خەڵکەکە هاتوون سەدها هەزار خەڵکی ئیسفەهان و دەوروبەری هاتوون بەس دانیشتوون لەوێ بۆ کە ئەتراس بکەن شعار ئەدەن کە ئەگەر یا زایەندە ڕوود ئاوی تێگەنیتەوە یا ئەوەی کە ئێمە کۆتا ناین و ڕژیم ناتوانێت ئەدامە بدات بە حیات و ئەوەی ئێمە دەست لە مبارزە ناکێشین و ئەمەش دیسان مۆزوعێکی سیاسی هەر لە خۆیدا چون ئیقدامەکەی ڕژیم ئیقدامێکی سیاسی و بەخاتر بڵند پەروازیگەل خۆیە ئەو هەموو سەردە دۆرسەکات و ئاوەکە ئەفرۆشێ بە مەناتق و کشوەرگەلی تر و لە ئاخر و اینجا ئەوان ژنە حیوانەکانیان ئەتوانێت ئاو بخواتەوە نە ئاویان هەیە بۆ کەشاوەرزی کەواتە ئەم ئێعترازاتە ئەساسی بە نەدانمکاری سیاسەتگەلی هەڵەی ڕژیمی جمهوری ئیسلامی و ئەوەی کە بەڕاستی یان لەگەڵ مەسائلی جامعەی کۆمەلگایەکی مۆدرندا نایێتەوە ئەم ڕژیمە دائیم کۆست بە لەبەر هەموو شتێک و خەڵکیشانەوەی لای بن بۆیە هەر شتێک ئەکرێت لە ئێرانە چ مەسەلەی چکۆلەیەکی وەکو مەسەلەیەکی موردی وەکو ئاو بۆ کەشاوەرزان تا مەسەلەی ڕوتبەبەندی تا مەسەلەی حقوقی دواکەوتووی معلمان یەکسەرە بێتە سیاسی بلافاصلە چون کۆمەلگاکە خەریکە ئەجۆشێت لە دژی جمهوری ئیسلامی ئەوە ئەتوانم بڵێم سەبارەت بەم دوو مۆردە. بڵێ ئەلبەتە پێویستە ئاماژە بەوە بکەین کە بە تۆری واقعی معلمان ئەمە یەکەم جار نییە مامۆستایان یەکەم جار نییە ئاعترازیان کردووە ئاعترازەکەشیان ئاعترازێکی سەراسەری بووە ئەگەر چاو لە وەزیەتی مامۆستایان بکەین تۆ کەم کەس ئەبینی کە مامۆستا بێت و کارێکی تری جانبیشی نەبێت کارێکی تریش نەکا بۆ ئەوە حقوقەکەی هێزگار کە ماوە تقریبا نتوانین بڵێن ئێستا مامۆستایانیش بەجوزی ئەو بەشە لە کۆمەڵگان کە لە ژێر فەقری لە ژێر خەریەوە ئەژین ئەو ئاعترازاتە بەشێکی نەتیجەکەی ئەو وەزیەتی کۆمەڵایەتی مامۆستایانەکە ناتوانن بنەماڵەکانیان لە باری ئابوووریەوە بژێنن کە دێتە سەر مەسەلەی ئاو من ئەو نوکتە بە نەزەرم مهمە کە سیاسەتی مدیریەتی ڕێوەبردنی ئاو گواستنەوەی ئاو لەم شوێنی ئێران بۆ شوێنی تری ئێران و لێدانی سەد هەروە بۆتانەوە ئاماژەتان پێکرد و زۆر شتی تر مەسلەیەکی بە تۆری واقعی ئێستا زۆر گرنگە کە لە کۆمەلگای ئێرانە بووە بە مەسلەیەکی زۆر مهم بۆ جۆرە کە گوایە بەشێکی زۆر لە عەرزەکانی تر خەریکە داڕمێن دێنە خوارەوە بۆ جۆرە من لە ئەخبارە یۆسکم پێدا لە مەسەلەن ئیسفەهان بەشێکی زۆر لە شوێنە مێژوویەکانی ئیسفەهان خەریکە خڵەشی تێکە دەزی تێکێ بەهۆیەوە خەریکە عەرزام ئەوە ڕەتی هەیە بۆ نۆع سیاسەتەوە کۆماری ئیسلامی
بەڕێوەیە بردووە پێم خۆش بوو هەرەوەندە ئێزافەکەم دووتیان ئەگەر شتێکی زیاترتان هەیە لە خزمەت بەڵێ هەر ئەو نوکتەکە فەرمووت کە وەختێک کە تۆ بە شێوەی بێڕەویە هەموو ئاوی ژێرزەوینی خەریکی ئیستفادە لەکەی دەریەهێنی وەختی ئەو ئاوانە لا چێ معلومە ئەرزدارمێت و ئەوەیە ئەو عامڵەکە ئێسێ زۆر مەناتقی ئێرانی گرتووەتەوە دەستانی تارانەوە تا ئیسفان تا تەنانەت شماڵی ئێران کوردستان غەربی ئێران هەموو مەناتقی خەریکە ئەگرێتەوە و زۆر شتێکی خەتەرناکە ئەوە هەرە سوء مدیریت سوا جناب تفرمووی دقیقاً بۆ جۆرە بەڵێ مەسلەیەکی تر کە هەردیسان مربوطەوێتەوە بە مەسلەی کوردستان بەشێکی زۆر لە خەڵکی باشووری کوردستان بە تایبەت لە ڕێگەی فڕۆکەوە چوونە وڵاتی بلاڕوس و لەوێەوە طبعاً ڕێکش کێشەهای بینی بلاڕوس و وڵاتانی ئەوروپایە و هەروەها بلاڕوس و لەهێستان ئەمانە هاتنە سنوورەکانی لەهێستان و بلاڕوس لەوێ ئەویست بێنە ناوخاکی ئەوروپاوە کە بۆ جۆرەی کە هەموو هەواڵنێریەکانیش بەسییان کرد هەر بۆ خۆی لەهێستان نزیکی 20,000 سەربازی دژە ترۆری لەسەر سنوورەکان جێگیر کرد و ئەو جۆرەکە بینیمان بەشێکی زۆر لە وەزیەتێکی زۆر ناخۆشا بوون پێم خۆشە لەم بابەتیشەوە گەر بکرێ قسە بکەین بزانین وەزیەتەکە چی لە هاتووە بۆ کوێ گەیشتووە ئایامانە فەنیانە واردی بێن ناو خاکی ئەوروپاوە یاک و تا جۆگەم بیزان بەشێکی زۆریان گەڕاونەتەوە لەم بابەتیشەوە فەرموو دکتۆر مەسەلەی پەنابەری خۆت دەزانی کە خۆی زمانێکە کە لە نێوان غەرب و شەرقدا لە بەرامبەر شۆرەویەوە ئەم مەسەلە لە ئومەمی متحدا و دواتر سازمانی ملل هەبێت بۆ ئەوی کە بتوانن لە هێندێک ئینسانی بێساح بەناوبانگ مەسەڵەن وەکو سۆژنتسین یا کەسانی بۆ جۆرە لە دژی شۆرەوی کەڵکی لێوەربگرن هەدەفێکی سیاسی بوو کە ئەگەر نەیانتوانی بە شێوەی نظامی رووسیە شکست بند لە تەرەقی ئاڵمانی فاشیستیەوە اینجا هاتن بەم شێوە بە شێوەی نەرم بتوانینیکەن پەدیدە ئەسن پەنابەری بەم دەلیلەیە کە بە وجود هات لە 1950 اینجا ئێستێ وەزعیەتی بە ئیسلاح وڵاتانی ئەوروپایی یا خودی ئامریکا خۆتەزانی لە قەیران و بحرانێکی شەدیدی ئابووریدایە کە هیچ وڵاتێک نییە ئێستێ دەست و پەنجە نەرم نەکات بە خراپترین لەگەڵ خراپترین وەزعی ئابووری خۆیان مەسلەی بحرانی کۆرۆنایشی پێ زیاد بووە و ئەمانە یانێ وا ئیتر شۆرەویەکیش نەماوە کەواتە مەسلەی پەنابەری مندەتهایە کە ئیتر بۆیان جایگایەکی نییە وەکو چۆن بڵێم وەکو بارێک سێری ئەکەن بۆ وڵاتەکەیان نەک وەکو ئیمکانێک خب هەر چی دێنە پێشترەوە ئەم مەسلە زۆرترە بێت کە پەنابەریان ناوێت ئەم وڵاتانە چونکو عەرزم کرد ئیمکانیان نییە نایانەوێ بێ ئیسلاحین بکەن و لەبارەی خودیەمانەوە خۆت دەزانی کە دەوری 400 کرد بە پێ هەواڵەکان دەوری 400 کەس بە هەواپەیمایەک چوونەوە گەیشتنە فرودگای هەولێر ئەو کەسانەکە بشێکیان ئیزەدین بەشێکیان ئەو لاوانن واکو چوزانم هیچ دەرەتانێکیان نییە ئیزەدیە هەژارەکان بە بۆنەی هەڵاواردنێکەوە کابرا ئەڵێ مادام من لە زێدی خۆم دەرکەوتوم کە شنگال بێت و ئەوانە هاتوومەتە کوردستان لێرە و بە شێوەیە هەڵاواردن لە دژی من بەکار ئەچێت و ئەو ئیمکاناتەوە هەیە بۆ کۆمە بۆ شارۆمەندەکانی خۆیان بۆ ئێمە نیەژێ مادام من هەر پەنابەرم لێرە لە هەولێر با بڕۆم بەڕاستیانە ئەوە جێ قابلی دیفاع کارەکەی ئەوانە یا بەشێکی ئەو لاوانەک و واکو مەسەڵەن خوێندنی تەواو کردووە بەڵام هیچ دەرەکانێک نابینێ قابلی دەرکە عەرزم بە حوزوریت بەڵام مەسەڵەن غەرب بلومبەرگ مەسەڵەن ئەنووسێ کە هیچ ڕێفۆرمێکی سیاسی لە کوردستان دانیە و ئەمەش بەڕاستی شامڵی بەشێک ئەبێ مەسەڵەن ئەو کەسانە واکو اختلافێکیان هەیە یا قسەیەکەکەن ئەیان گرن خۆت دەزانی ئەو چەند کەسەوە دادگایی کران لە منتەقەی بادینان و ئەمانە
بەشێکیشیان ئەمانن بەشێکتریشی بە نەزەرم هەان بە دوای ژیانی باشترەوە کە من شەخسەن وەکو نەزەری شەخصی خۆم بەڕاستی کەسێک یانێ جواب ئەوە نییە کە تۆ بە مەحزیەوە کە وڵاتەکەت شرایەتی سەخت بوو وڵاتەکەت بەجێبێڵی بێسیت کاری بۆ بکەی ئەو ئەوامڵانە تەشخیص بدەی واکو ئەبێتە باعث ئەو هەموو بەدبەختیە و لای بێت جاگەرە ئەوامڵە ڕژیمگەلی حاکمن لایەن بێ ئەگەر ئەو ئەوامڵە نەبوونی ڕفۆرمە یا هەرچی اقدام بکەیت بەوە خودی کۆمەڵگاکەت لە پاوە لە بنیادەوە دروست بکەیت بە نەزەرم ئەوەیە کەواتە ئێمە ئەبێ بزانین یعنی ئەمانە چەند بەشن وەکو یەک نین بەشی ئەو بەشەی کە بەڕاستی بە دوای سرفەن ئەوەیە کە ژیانی خۆی باشتر کات گەنجێکە بۆ خۆش گوزەرانی ئەشێت من شخصەن پێم وانیەوە قابلی دیفاع و اینجا بەو شێوەیە ئەتوانەی بەیسا 20,000 دلار ئەدەن بەکە بەش ئیشارەیەکیش بەم نوکتەیەش بکەین ئێمە عدەی قاچاقچی کە قەتعەن سەریشیان وەسڵە بە دەسەڵاتەوە ئەمانە دێنن 20,000 دلار لە شخصێک کەسێنن بە هەواپەیمانێنن بۆ بیلاڕوس و کە ئەبێتە ئاخرەکەیشی ناومێت ئەبن چونکو عەرزم کرد وەزعی ئەوروپاش خۆی قەیرانی و بۆقرانیە لەباری اقتصادیەوە نایانەوێت بووەتە مشکڵەیەکی گەورە خەتەری ئەوەی هەیە کە دوی دیسانەوە ڕاستیزم و فاشیزم سەر هەڵ بداتەوە بە بۆنەی ئەم مەسەلەوە جا بۆ بۆنەوە ئەوانش نایانەوێ مقاومەت ئەەکەن وڵاتی لێستانیش خۆی وڵاتێکە کە تووشی کێشە و ئەوان کێشەگەلی زۆری هەیە ئەرز بە حزورت ئەخیرەن لە ئەخبار وشتا هاتووە مەسەڵەن ئەو اختلافاتە واکو هەیەە ئەو کە مخالفت گەلێ لەگەڵ اتحادیە ئەوروپا و فلان و ئەوانە و بۆ بۆنەوە ئەبینی کە فەرمووت کە 20,000 اختصاص ئەدا بە نیروی دژە ترۆری کە نەهێڵێت و ئەمانە چونکو خۆی ئەسەن هێزەکانی خۆی دێنە ئاڵمان و ئینگلیس و ئەوانە بۆ کارکردن ئەگەر وەزعی ئابوووریەکەی وابوایە پێکەواتە یعنی ئەمەیە ئەم مۆزۆعە بەڕاستی پێم وایە ئەو شتانە پێویستە بۆ وترێ لەبارەیە با هەر بگەڕینەوە بۆ لای باسی پێشوومان چونکی بینەرێکی خۆشەویست پرسیارێکی کردووە لە ئێوە و وتوویەتی کە سڵاو ڕێز بۆ ئێوە بەخێر بی کاک محەممەد بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە پرسیارێکم لێتان هەیە ئەوەیە کە ئایا معلمان بۆچی مبارزەیان لەگەڵ مبارزەی جنبشی کرێکاریدا لە یەک هەڵ ناپێکێت و هەموو جار خۆیان جیاوازتر بە جامعە ناسێنن هۆکاری چییە مەگەر هەر کەس نیروی کاری لە بەرامبەر دەستڕەنج بە کارفەرما ئەفرۆشێ جزوی تەبەقەی کرێکار و نیروکار نییە هەڵبەت کەم نەبوون معلمانی ئینقلابی و کۆمونیست کە گیانی خۆیان لە ڕێگای شۆڕشدا بەخت کردووە پرسیاری کرێکارێکی سەقزی فەرموو جواوەکەم ئەوەیە کە ئەوڵەن معلمیش هەر کرێکارە گیانین ئیسەجا کرێکار خۆ دەزانی کرێکار بە معنای مۆدرنی چون کرێکار فقط ئەو زمانێک بوو کرێکار فقط بە کەسێکە وترا کە لە کارخانە و لە بەشی سنعەتا کار بکات بەڵام خۆ دەزانی بەربڵاو بووەتەوە کەسانگەلێکن لە بەشی خەدەماتە ئیشەکەن ئەم بەشە لە کرێکاران کە بەشی خەدەماتین خزمەتێک بەناو ئاموزش پێشکەش ئەەکەن بە کۆمەڵگا ئایا خۆیان نازان بە کرێکار وانە خۆیان ئەزانن بە کرێکار بەڵام ئەمە مەسلەی قۆناغی تایبەتی مبارزەیە بە دەلیلی ئەوەکە بە دەلیلی نەبوونی ڕەهبەری سیاسی یەکگرتوو لە کۆمەلگای ئێمە لە سەتحی ئێراندا هێشتا مبارزات نەگەیشتووە بە ئەو سەتحا بە ئاستێک کە بەشی جۆراوجۆری چینی کرێکار و خەڵکی هەژار دەست بدەنە دەستی یەکتر قەتعەن مبارزەکە عەرزم کرد من پێشتر ئیشارەم کرد جەنبەی سیاسی هەیە چون ئەزانن تا ڕژیمی کۆماری ئیسلامی جمهوری ئیسلامی مابێت ئەوان بە هیچ کرێک ناگەن کەواتە خۆیان ئەزانن چیەکەن و بۆیە ڕژیمی جمهوری ئیسلامی سەرسوزنە پاشەکشە ناکات چون ئەزانێ ئەگەر پاشەکشە بکات ئەبێتە هۆی ئەوەی کە مبارزات هەڵبچێت بەشی جۆراوجۆری ئەم مبارزە دەست لە یەکتری هەڵپێکن هەروەها کە ئێوە فەرموون و کەواتە ئەبێتە کۆتایی بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی کەواتە جوابەکە نەزەری من ئەوەیە کە
یەکێکن دیارە بەشی جۆرا و جۆری چینی کرێکار هەر کامێکی و تایبەتمەندی تایبەت بە خۆی هەیە معلمەکەی بەو جۆرەیە کرێکاری بیمارستانی بەو جۆرەیە وەکو مەسەڵەن بەهیار و پەرستار و ئەوە چوزانم بەشی کەشاوەرزیەکەی بەشی تایبەتمەندیەکی تری هەیە و ئیلا ئاخر بەشی سنعەتیشی بۆ جۆرەیە مەسەن کرێکارانی نێشەکەر فەرز فەرموو لە مەزرعە ئیشەکان کرێکارن خۆتۆ ناتوانین بڵێوانە جوتیارن کرێکارن لە بەڵام لە بەشی کەشاوەرزی ئیشەکەن ئەم لە بەشێکی مەسەن شتێکی خەدەماتیە کە ئاموزش ئەدا لە ناو کلاسێکە مەسەن دەرس ئەدایە لە دەبیرستانێکە دەرسدا لە مەدرسەیەکی ڕاهنماییە کەواتە ئەمانیش هەر جزء و چینی کرێکارن بەڵام مەرحەلەی مبارزەیە کە ئەم بەشانە مبارزاتەکانیان گرێ بدەن بە یەکەوە من ئەوەم عەرزە کرد کە بەڕاستی بە بۆنەی دەرەجەی زۆر بانی سەرکوت لەلایەک و ئەوەی کە ڕەوەندی تەبیعی مبارزە خۆی بەشەکان بە یەکەوە گرێ ئەدا و هەر ئێستا دەرەجەیەک لە ئێرتبات هەیە لە نێوان بەشی جۆرا و جۆری ئەم مبارزاتی دژی ڕژیمەدا مەسەلەن ئێوە تەسەوەر بفەرمونون من ئیمڕۆ سێرمە کرد ئەبینم مبارزاتی ئەو جوتیارانەی منتەقەی ئیسفەهان لەلایەن کرێکارانی نێشەکەری هەفتەپەوە بڵاو بووبەوە ئەمەیان چیان دەرەجەیەک لە ئێرتبات و چونکو هێشتا کۆنتڕۆڵی سیاسی لە دەست ڕژیم دەرنەچووە سەرکوت ئەکات خەڵک ئەکوژێت لە زیندانەکاندا چوزانم بە خراپترین شێوە لەگەڵ مخالفانیا بەرخوردەکات ڕژیمی جمهوری ئیسلامی و سەرکوت بەکارەبات بۆ بۆنەوە هێشتا یا ئەگینە یانە ئێمە ئینتزارمان ئەبێت دکتۆر ببەخشە قسەکەتان قەپەکەم ئەمە تا ئەندازە نازانم چەنێ لە واقعیەتەوە نزیکە مەسەلەن معلمان ئەتوانن لە سەراسەری ئێران هاوکات مانگرتن معنای ئەوەیە کە ئەو معلمانە ڕێکخراوێکیان هەیە کەسێکیان هەیە کە پەیوەندیان پێوە کە لەگەڵیانە کات و سات و هەموو شتێک دیاری ئەکات هاواهەنگ بەیەکەوە لە زۆربەی شارەکانی ئێران هاتنە سەرخەت و مانگرتنیان کرد لە کوردستانیش تەبعاً بۆ ئەو پرسیاری ئەو بینەرەش تقریباً لەو سواسیوایە بۆچی ئەو ڕەهبەرانە لەگەڵ بۆ هەر لە هەمان کاتە ئاعترازاتی کرێکاریش هەیە لە هەمان کاتە هەروە بە خۆتان ئاماژەتان پێکرد حوتە پێش هەیە لە هەمان کاتە ئەوە لە شوێنەکانی تر ڕۆژ نییە لە ئێران ناڕزایەتی کرێکاری بۆ بە شێوەهای مختلف نەچێتە پێشەوە دەی بۆ لە بینی ئەم بەشانە پەیوەندیەک ناگیرێت بۆ ئەوە هاوکات بن ئەگەر هاوکاتون خۆ هەم کرێکاران بۆ خۆیان دەزان هەم من و تۆش کە تەجروبەی قیامی 57 هەیە حتمما هیوادارم ئەو دینەری خۆشەویستە تەمەنی لە ئێمە گەنجتر بێت لە ساڵی 57 تا ئەو یەکڕێزیە یەکدەنگیە هاوکاتیە لە بینی بەشەکانی جۆراوجۆری کرێکاری و کۆمەڵایەتی و هەروەها خەڵکی تریش معلمان و ئالوانش هەموو پێکەوە هاتن واتوانیان ببێ بە شۆڕشی 57 و ڕژیمی شابڕوخێنێ بۆ ئەو هاواهەنگیە نییە ئایا طبعاً سەرکوت تاسیری هەیە بەڵام ڕێگەهایەک نییە کە توان ئەمانە پێکەوە وەسڵ بکەن ڕێگەکانی خۆت دەزانی ئەوڵەن کەڵکوەرگرتنی بربڵاوە لە ئینترنێت و لەم ئیمکاناتە کە ئیمکاناتی ئیمڕۆژی تەکنۆلۆژیە کە ئیجازە ئەدا ئەم دەرەجە لە هاواهەنگیەوە و ئیشارەتت پێکرد لە نێوان معلماندا یا بەشی جۆرا و جۆر مەسەڵەن وەختێک کرێکاری فولادی ئەهواز ئیقدامەکە نەیشەکەر پشتیوانیەکە نێشەکەرێکە نەوتی مەسەلەن پاڵایشگای نەوتی تاران پشتیوانیەکات ئەوڵەن ناوی ئەم شتانە خۆت دەزانی ئەمانە بەشی جۆرا و جۆری چینی کرێکارن ئەم بەشە جۆرا و جۆرانە ئەگەر بێت و بگات بۆ ئەوڵەن ئەوە ڕەوەندی تەبیعی ڕشتی مبارزاتە ئەگەینێت بە ئاستێک کە لە هەموو لە سەراسەری ئێرانە هەموو بەشێکی چینی کرێکار بێ و چونکو ڕژیمی جمهوری ئیسلامی کە خۆت فەرموود ئینقلابی 57 بینیوە خۆی ئەزانێت ئەو کەسانە واکو مەسەڵەن کاری هەماهەنگیان لە ئەستۆیە لە تۆڕی کۆمەڵایەتی و لە شتگەلی بۆ جۆرا بەشێکیان اختصاصدا و لە سوپای پاسداران بەم مەسەلە خۆت دەزانی کە
لە سەرکوت ئیستفاداکە ئەمە هەروە ناتوان تۆ بە وشەیەکەوە بڵێ سەرکوت یانێ زۆر شەدید لەم مەسلە ئیستفاداکە ئەیانوا تا حەدی مەرگ شکنجەیان ئەکات خۆت ئەزانی کە ڕەهبەرێک لە هین معلمەکان چەند ساڵە لە زینداندایە ئیتر عەبدی بەڵێ ئیسماعیل عەبدی بەڵێ خۆپ بەو بۆنەوە ئەبێ ڕەوەندێکی تەبیعیە ئەمە یانێ تۆ بە ئێرادە گەرایانە نابێت کە نەفەرێک کە کاری ڕەهبەری یا هدایەتی بە ئەستۆیە بڵێ بەڵێ ئیسەیتر ئێمە هەڵسین خۆمان ئەقدام بکەین و هاوزەمان هەموو بەشەکانی جۆراوجۆری جنبش بێنە سەر خیابان ئەو بەو جۆرە نییە ڕەوەندێکی تەبیعیە و نزیکە ئەو شتە ئەبێ من بڵێم ئەو شتە زۆر زۆر نزیکە بەڵام ئەبێ ڕەوەندی سێری تەبیعی خۆی تێی بکات یانێ بەدەست هیچ کەسێک نییە کە شەرایەتی اقتصادی زۆر خراپە وەزعی هەموو بەشەکانی چینی کرێکار لە یەکتر خراپترە کەواتە بەس مەسلەی زەمانە شک نییە لەوە ئەم شتە ڕوو ئەدات کە ئەو بینەرەوە ئیشارەکات بەڵام بەس مەسلەی زەمانە کە ئەبێ ئەم بەشانە خۆیان تێ بگەن کە هەرکان مەسەڵەن جوتیاری ئیسفاهانی دێ لە تەختی لە بن مەسەڵەن ڕۆخانەی زایەندەڕوود کە وشکە دائنیشێ خۆ دانیشێ دوو ڕۆژیش دانیشێ فەرز فەرموون بەڵام ڕژیم بەوە لا ناچێت و ئەم مەسەلا بەس شتێکە کە ئەم بەشە جۆرا و جۆرانە خۆیان حسی بکەن کە ئەو گوێ نادا لەزەت ئەبال ئەم بەشە جۆرە با ئێژێ هەر بێنە سەر خیابان لەم سەرما بێن دانیشن یا کە ئەو پەڕەکەیشی وەکو ئابان 1500 نەفەری شەکوژێ کەواتە ئەمم بەس مەسلەی زەمانی ئەوێ و سەیری تەبیعی حرەکەتەکە کە بڕوات بەرەوە ئەوە کە زۆر زاڵمتریشە لە ڕژیمی شایتر ڕژیمی شای مە مەیانژاڵەیەکماندی 700 نەفەر کوژران ئیتر دوای ئەوە دینا جێگەی نەماوە ئەو ڕۆی ئەمانە ئەو شتە نییە سەنگپای قەزوێنیشیان پێناگەی کە گوێ بەوە نادەن ملیۆنها نەفەر توان بکوژن مەگەر ئەرزم کرد بگات بەوە کە هەموو بەشەکانی جنبش بەڵێ دەست بدەن بە دەستی یەکەوە فێر من لە تەجروبەکانی گوزەشتەی خۆیان وێرتقایی بن هەر ئەو بینەری خۆشەویستە پرسیارێکی تری کردەوتێتی تاک محەممەدی ڕەحیمی چرا این هەمێ بە فارسی ئەڵبەتەن پرسیاری کردووە چرا این همه جوانان کردستان عراق رو به پناهبری آوردند در طول تاریخ مردم کردستان عراق دهها و هزاران انسان در راه مبارزه از دست داده و هزاران دفعه خانه و کاشانهشان توسط صدام نابود شده است چرا حکومت فدرالی جوابگوی نیازهای جوانان نیست اوش پرسیارێکە پێم وایە من جوابم دایەوە بەم مەسەلەیە ئەو ئیشارەتەوە کە تێ کردم ئەمە ئەو قسە کە حاڵەتێک وەکو تقریبان ڕێخنێشی تایە لە قسەیەوە بینەرا دروست ئەو قسەی ئەو بەشەیە کە هەان بە دوایەوە دنیای ئینترنێتە ئەو جوانانە ئەبینن لە ئوروپا ژیان خۆشترە لە چاو کوردستان یا لە چاو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەڵێن ئێمە بۆچی نێکن دەستیشیان بەدەمیانەگا بەش گەلێکن کە باشە دکتۆر ببەخشە قسەکەت قەتەکەم ئایا مەسەلەکە فقط ئەو بە دوای خۆشی ژیانێکی خۆش چوونایە یاکو حتا ئەگەر ئەوەشی کردبێ ئەوەش بۆ خۆی ناتوانێت لە خۆیدا شتێکی خراپ بێ ناتوانین ئەوە بڵێن کە بەتایبەت گەنجان هیچ داهاتویە بۆ خۆیان نابینن ئەنی ناتوانن ببینن لە وڵاتەدا قەیرانی تایە قەیرانی سیاسی هەیە قەیرانی ئابووری هەیە حکوومەتی عێراق کە بە تۆری واقعی ئەگە باسی کوردستانەکەین بەشێکی زۆر لەو زەختەوە ئێستا لەسەر هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتی عێراق و ناوچەوە ئێران تورکیا هاتوتە سەرم ئەو قەیرانانەوە ئێستا لە کوردستان دروست بووە دەستی ئەو هێزانەی تایە ئەم داهاتوو نەبینە ئەوەی کە کابرا داهاتوویەکی گەنجێک داهاتوویەکی ڕوون لە بەرچاو خۆیان نابینێ هەرو شتێش وایەوەش ئەماژتان پێکرد پێی وایە ئەگەر بچێتە ئوروپا لەوێ ژیانێکی باشترە بێت تەمان خۆ هەمووشیان گەنج نەبوون کەس بوو بە بنەماڵەوە دایکە پیرێتیا بوو کە تەمەنیشی زۆر پیر بوو بەڵام مەبەست ئەوەیە ئەمنیەت و ئاسایش و حەسانەوەیە کە ئەبێ دابین بکرێ بۆ کۆمەلگا دابین نەکراوە بۆیە ئەو هەموو پارە و تەڵاو هەرچیکیان هەیە خەرجیەکەن و یێنە بە قوڕی قاچاقچیاوەوەیە کە مایەپوچ هەمویان گەڕانەوە و
بەشێکی زۆریان گەڕانەوە من ئەرزم کردم بە چوار بەشەوە وتم سێ بەشیان قابلی دفاعن ئیزەدی قوربەسەر کە لە ماڵ و کاشانای خۆی دەرکەوتووە چەند ساڵە وەکو پەنابەر دەژیت لە هەولێر یا لە شوێنەکانی تری کوردستان ئەڵێ مادام من پەنابەر بم لە ماڵ و کاشانەی خۆم و لە زێدی خۆم هەڵکەنرابێتم ئەوروپا کە باشتر لە کوردستان بوو لەم شرایطە خراپە کوردستان ئەوە خۆ تەبیعیە قابل دفاعە ئەو خەڵکەی کە سیاسین ئەو کەسانەوە هات ئەو کوڕەوە هات قسەی کرد لە تەلەڤیزیۆن نازانم بینێ بێتانە معلومە قابلی دفاعە کەسانێک کە ئینتقادیان هەیە لەو وەزعەواک و لە کوردەواریە هەیە لە کوردستانی لە باشووردا هەیە کە خەڵک بەشداری دەسەڵات نین بەڕاستی لە تەسمیمگیریەکاندا هیچ دەورێک نابینن خەڵک و معلومە ئەوانە حەقیان هەیە ئەو لاوانەوە کوش دەرەتانێک نابین دوایەوە کە تەحسیڵیان تەواو بوو معلومە قابلی دفاعە بەڵام ئەرزم کرد بەشێکی کەمیشی تایە لەما کە سەرفەن یانە هیچ مشکلەیەکی وایە نییە کوڕە مەسئولن اینجا تەرەف ئێوێ بێتە ئێرە لێرە و ژیانێکی بێستاح باشتری ببێ من شخصەن وتم من بە جێگای ئەوانەش دانیشم وڵاتەکەی خۆم دروستەکەم هەروەها کە ئەم وڵاتانش کە ئێستا وەزعیان بێستاح باشترە لە وڵاتانی ئێمە زەحمەتی پێوە کێشراوە و دروست بە نەزەرم قسەی ئەو بینەرە خۆشەویستە کامەڵەن دروستە یانێ تۆ ناتوانی بە خاتری ئەوەی کە چوزانم گوێ نەدەی بەوەی کە 182,000 ئینسان لە باشووردا ئەنفال کراون 5,000 ئینسان بمبارانی شیمیایی کراون ئەم هەموو زەحمەتە کێشراوە بە مەحزیەوەی کە مەیساح و ئەبینی ناخۆشی و فڵانەوانە تەلاش نەکەیت ئێوە جێگای ڕێخنەیە ئەبێت تەلاش بکەن تەلاشێکی شەدید بکەن بۆ کە وڵاتەکەی خۆیان دروست بکەن جا ئەگەر تەکەی ئەوە ئەبێتە ئەو بەشە ئەو سێ بەشەکەی تر کە تەلاشیان کردووە ئەگیرێ کابرا بادینان دادگای بادینان حکمی نەعادڵانەیان بەسەرایی نەبێ معلومە مەجبورە بێ بەشێ بە خاترەوە کە نەگیرێت و نەخرێتە زیندان و شکنجە معلومە وڵات بەجێ بێڵێ جا بۆ بنەوە بە زۆری قابلی دفاعە کامەڵەن لەگەڵتم بەڵام ئەو بەشەی کە هیچ کام لەمانەیە نەکردووە و بەس بە دوای ئەوەیەوە کە ژیانیشی تامینەها ژیانیشی تامینە بە نەزەرم بۆ قابلی دفاع نییە بەشێکیشی ئەگەڕێتەوە سەر ئەو وڵاتانە ئەو وڵاتانەی کە وڵاتانی ئەوروپایی کە بۆ خۆیان دەستیان هەیە لە ئەو قەیرانانەی وا ئێستا لەو ناوچەوە لە ئارادایە بە تەوری واقعی چه وڵاتانی ئەوروپایی چه ئەمریکا بۆ خۆیان هەمووانە دەستیان هەیە خۆ طبعا بێ مەسئولێتی ئەو قەیرانانیش وە دروستیان کردووە و زیاتر قازانجی خورد بە دوای بەشەوەندی خۆیانەوەی مەسئولێتەکەشی بۆ هەدە بگرن وەختێ لە شوێنێکا شەڕ هەڵەگرتیان وەختێ لە شوێنێکا نائەمنی بە وجود دێرن وەختێ لە شوێنێکا ئایندە ئینسانەکانیان لێوەرەگرنەوە خۆ طبعا بێ لە بیری ئەوەی شابن کە ئەمە ئەبێتە هۆی ئاوارەیی ئەوە بێتە هۆی دەرەتانی و طبعا شایدی ژیانیان زۆر خراپ نەبێت بەڵام ئەزانن ئایندەیەک بۆ مناڵەکانیان نییە ئایندەیە بۆ گەنجەکانیان نییە بۆیە هەڵەسن بە بنەماڵەوە ڕوەکەنە هەندەران و تووشی ئەو قەیرانە بن کە بینیمان لە وڵاتانە چۆنە بێ حرمەتیان پێکردن و تۆ بفەرمو وەزعیەتی ئەفغانستان بە هاتنی تاڵەبان ئێساسن کچان هیچ گۆنە دەرەتان ئەفەن ناتوان بچنە مەدرسەی تر خب کامەڵەن وازەحە دروستە ئەرزم کرد سرفەن من ئەوە ئەڵێم کە لەوە کە ئەوروپاییەکان ئەمریکا خۆیان دەستیان هەیە لە شێواندنی ئەم منتەقا و کردنی بە ئاور بەس بۆ ئەوەی کە سەلاح بفرۆشن و سوودی خۆیان زۆرتر بکەن ئەو بەشەیان کە هەن لە بەشی میلیتاریزم و فلان و ئەوان تۆلیدی ئەسلحەگەل کوشتار جەمعی و ئەسلحەگەل تر موشک و بۆمب و تانک و فلان و ئەوانە و بە ملیارد خەریکن ئەفرۆشن بە عەرەبستان بە ئێمارات بە ئیسرائیل بە تورکیا بە ئێران إلى آخر چه رووسیە پێوە بێ چه ئەمریکا لەولاو ئەمان معلومە خۆ دەستیان هەیە بەڵام ئەوەشت لەبیر بێ هاوڕێگیان کە مثلا ئالمان لە 1 ملیۆن پەنابەری وەرگرت یعنی بەشێکی چیان ئەوەکەن یعنی ئینسانە بێ منصف بێت لە هەرچی بوارە ئەلئان وڵاتانی ئەوروپایی فاشیستەکان حدود 1/3 لە ڕەئی وڵاتەکەیان خەریکن بەدەست بێنن بیانوشیان تەنها مەسەلەی پەنابەرە
کە ئەم هەموو هاتوون لە وڵاتانی مسلمان نشین ئەوانی تر ناڵێن کە مەسەڵەن ئەمە ئێمە خۆمان پێکمان هێناوە چون فاشیستن معلومە نایڵێن مەسلەیەوان ئەوە نییە مەسلەوان سووداوەری خۆیانە و دەرنەتیجە خەتەری ئەوەی کە ئەو نیمچە دیموکراسیە غەربیشەواکو هەیە ئەوەش لە بین بچێت ئێستا لە جیهانە بە قەوڵی نۆام چامسکی یعنی ئێستا بەڕاستی وەزعیەتێکی زۆر خەتەرناک هەیە باش خۆوە پەنابەر نەبووتە هۆی ئەوە هەر ئەو دەوڵەتانە بۆ خۆیان خەریکن ڕۆژ بۆ ڕۆژە و دەستکەوتانە لە خەڵک وەرەگرنەوە نەبووە پەنابەر ئەسن کاری هەرزانیان بۆ دێنێ سووداوەریان بۆی نەکات دروستە بەڵام ئەرزم کرد ئەوان خەریکن فاشیستەکان لە ئەوروپا خانمی لۆپێن 1 حدود 30% ڕەئی هەیە لە هۆلندا ئەم مەسەلا بینی لە ئۆتریشا ئەبینی لە ئینگلیسا ئەبینی لە ئالمانە تا ڕادێ 16% ڕەیان هەیە لە ئالمانە خۆمە شتێکی کەم نییە دەرنەتیجە بە دەلایلێک ناتوان باز بەرخۆش بکەن وەکو ئەو کات کە خانمی مێرکل وتی بێن 1 ملیۆن و ئەم وڵاتەش بەشێکیشی تایبەتە ببوورە ئەمەش بڵێ من مەسەڵەن وڵاتی لێهستان عەرزم کرد خۆی نەفەرەکان زۆرتر لە 2 ملیۆن لێهستانی لە وڵاتی ئینگلیس و ئالمان و ئەوانە دێن و کاری هەرزان ئێستا ڕۆیشتوونەتەوە یانێ وڵاتی لێهستان کە ئەم ئەقدامەی کردووە بەو شێوە خۆی تایبەتمەندیەکیشی هەیە مربوط بە وڵاتە خۆی و عەرزم کرد اختلافێکیش کە ئیسا هەیەی لەگەڵ اتحادیە ئەوروپا و نەزەرەکانی بەڕێوە نابات لەسەر مەسەلەی سەقتی جنین لەسەر مەسەلەی شتی جۆرا و جۆر اختلافاتێکیان هەیە یەک نوکتەی بچووک باس بکەم ئەوی شوەیە کە ئیتر دوایە چینە سەر باسەکەی ترمان طبعا کە هەڵمەدا بوو لەسەر مەسەلەی بەرەوپیرچوونی 25 نوامبر ڕۆژی بەنەنگابوونەوە لە دژ بە دووتیژی بەرامبەر بە ژنان قسە باسێکمانە بێ بەڵام هەر لەسەرم باسە یەک شتی بچوو بڵێم بۆ ئیزافەکردنی قسەکەیەوە لە تاییدی قسەکانیەوە ئەوی شەوەیە کە ئێستەیش هەر ئێستەیش زیاترین پەنابەر لەو وڵاتانن مەسەڵەن ببنە بۆ زیاترین پەنابەری فەلەستینی و حتا سووری وانەی زیایە هەر کوردستانی ڕۆژاوە ئەگەر چاڵێکی لە ڕۆژاوە بۆ وەزعیەتەوە کە هەیەی کە دایمە لە دەشقەتەی تورکیە و حتا ڕژێمی بەشار ئەسەدایە بەشێکی زۆر پەنابەر و دووگای پەنابەری زیایە هەروەتر کوردستانی باشوور و زۆر شوێنی تریش مەبەستم ئەوەیە کە ئێستش بە ئێستەیشیەوە ڕۆژهەڵاتی ناوە بەشێکی زۆر لە پەنابەرانی لە کاتێکا کە وەزعیەتی ئابووری و پێشڕەوانە لە وڵاتانە بە نسبەتی ئوروپا زۆر کەمترە بۆیە کە ئەو وڵاتانە بە تۆری واقعی لە شەرایەتێکا قەراریان گرتووە هەروە بە خۆشتان ناماژتان بکەمەرەی فاشیزم و هاتنە ڕووی جەریاناتی دژی پەنابەری و ئەمانە بە خۆی تاسیری بووەوە ئەو وەزعیەتی ئابووری شەکە لە چەند ساڵی خێرا کە قەیرانەوە تووشی بوون بەشێکی یەخەنە سەر ئەسپەی پەنابەران پرسیاری تر هاتووە یان شتێک هاتووە پێم خۆشە بۆ بخوێنمەوە ئەڵبەتە تۆزێک دوور و درێژە باسەکەشمان کردووە بەڵام هەرێک خوێنمەوە بۆ بینەری خۆشەویست سڵاو و ڕێز هاوڕێیان سپاس لە زەحمەتەکانتان ئەم ساڵانە معلمان تەلاشیان کردووە کە خواست و مطالباتی عمومی و خەڵکی بخەنە ڕوو و بەرەو بزوتنەوەی سەراسەری پێ هەڵگرن یادمان نەچێت ئەم بزوتنەوەی معلمان هەر ئیدامەی جەمعیەتی معلمانی ئازادی خواز ساڵەکانی 57 و دواتر بە بەشداری چالاکی بزوتنەوەی خەڵکی کورد کاک حەسێنی پیرخزری کاک عەتای ڕۆستەمی و کاک عەلی ناسر ئابادی و کاک تۆفیق سلێمانی وەوە نمونەی باش بۆ یادکردنی بزوتنەوەی خەڵکی کورد هەدەفی سەرەکی معلمان ڕۆیشتە بەرەو بزوتنەوەی هەموو خەڵکو ئەمە کاری زۆری ئەوێت لەپاڵ ئەمەش حاکمیەت دانانیشی کە ساڵانی خۆیان سازمان ئەدات بۆ جیاکردنەوەی خەڵک معلمان چۆن ترس هەیە لە دروستبوونی بزوتنەوەی سەراسەری ئەو قسانەمان ئیشارە کرد و دەستی زۆر سپاس بۆ ئەو بینەر خۆشەویستە
من لە لای من دەگی ئێوە کرد نییە یەکێ لە بینەران و تێتی کاک مەحجە سڵاو بە میوانی بەنامەکە بڵێ دەنگی کردە تۆزێ بەرسەر قسە بکات یا بە مایکەکەی نزیک بێتەوە دەنگ لە لای من باشە ئەگەر بینەرانی خۆشەویستی تریش هەرە و کێشیان هەیە بێت زەحمەت ئاگادارمان بکەنەوە بە هەوڵ بدەین بە شێوەیە دکتۆر محەممەد چاکی بکات دکتۆر گیان بڵێ فەرمۆ بەڵێ من فقط وتم بە هیچ شێوەیە من نەمەویستووە لە دفاع لە ئەوروپا بکەم کامەڵەن هاوڕاییم تەک ئێوە تاوانبارن خۆیان ئەم شتیان بە ئێستا تەحمیل کردووە منتەقەی خاوەرمیانە و معلومە ئینسانگەلێکی یانێ دەوڵەتگەلێ یا خەڵکێکی ئیندیڤیدوالیست و فەردگەران خۆشی خۆیان بۆیان لە هەموو شتێک مهمترە و قابلی دفاع نییە کارەکەیان بە هیچ شێوە بەڵام بەس ویستم کە شتێکی واقعی تەسویرێکی واقعیمان ببێت بەڵێ زۆر چاکە با بچین لەسەر باسی ترمان کاتمان زۆر نەماوە تقریبان وابدانم 12 دقیقە کاتمان هەیە هەوڵ بدەین کەمێک بە کورتی مەوزوعەکە لە یەک بدەینەوە ئەلبەتە من بینەرانی خۆشەویست ئاگدار بکەمەوە کە هەفتی داهاتوو ڕۆژێ دوای 25 نوامبر بەرنامەی تایبەتەکەی یعنی 6 نوامبر کە بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژە داوام کردووە لە چەند لە هەڵسوڕاوانی بەشی ژنان کە لە بەرنمەیەکی ڕاستەوخۆدا بەشدار بن زۆرم پێخۆشە بێ لەم بەرنمەیەدا بەشدار بن بەڵام بۆ بەرەوپیریە و ئەو ڕۆژە ئاچین و بە تایبەتی زۆر گرنگە مەسەلە پێمان خۆشە بە کورتی لەسەرم بابەتەیش تۆزێ بڕۆین دکتۆر گیان بەرەنگاربوونەوە بەرامبەر بە ژنان یا چۆن بڵێم توندوتیشی بەرامبەر بە ژنان فقط مەسەلەیەکی جنسیەتیە یا ئەترازێک ناڕەزایەتیەکی گشتی لە ناو ژنانە هەیە بەرامبەر بۆ وەزیەتەوە هەیەە بۆیە توندوتیشی بەرامبەریان یعنی هێشتا هەڵنەهێناوە سەرکوتیانەکەن ئەوە ناتوانین بۆ شێوە ئێمە هەڵی سەنگێنین بۆچەنە ژن نیوەیەک لە کۆمەلگایە ژنان ئەووەڵین بەشێک لە کۆمەلگا بوون لە دژی جمهوری ئیسلامی هاتنە خیابان هەر بەیانی ڕۆژێکە بەدەسەڵات گەیشتن ژنان هاتنە خیابان بۆ و دەستیان کرد بە تەزاهورات معلومە وەختێ ڕژیم بۆ ئەوەی کە بتوانێت جامعە منکوب بکات سەرکوتی بکاتە بێ بتوانێت جنبشی ژنان سەرکوت بکات و ژنان بگەڕێنێتەوە گۆشەی ئاشپەزخانە و بۆ شیردان بە مناڵەکانیان و إلى آخر قەتعاً بەو معنایە شتێکی سیاسیە هەدەفی ئەوەیە کە بۆ کە ژیانی نگریس و نەکبەتی خۆی درێژ بکاتەوە بەڵام پێم خۆشە من هەر لەو چوارچێوەیەدا ئیشارەت بکەم بە شتێکە تقریبا دوێنێ و پێرەی دەوڵەت ئیبلاغی کرد یانێ بە ئیسلاح دەوری هەفتەیەک لەمەوبەر شورای نگهبان قانونێک کە مەجلس لە ساڵ 1399 ئاخرین جەلسەی ساڵ 1399 لەبێت 1400 لە ئاخرین کۆبوونەوەیە ئەو تەرحەی بلاخەرە تەسویب کرد تەرحێکە ئاغای خامنەیی 1392 سخۆنڕانیەکی کرد باسی کرد کە بەڵێ سیاسەتی قبلی ئێمە سیاسەتێکی هەڵە بووە و ئێمە ناوێ بەرگری بکەین لە منداڵدار بوون و هەرچی جەمعیەتمان زۆرتر بێت و فلان و ئەوانە باشترە پێیان وایە کە وەزنی سیاسیان لە منتەقا هین ئێران زیاد دەکات و ئەمانە و بەو بۆنەوە بە پێ ئەوە بە دوای ئەو قسەی خامنەوەی ئەو سیاست تەغییر ڕێڵە ئەبینیت کە ئیمکاناتی بەرگری وەکو قورسی مەسەڵەن زدی بارداری وەکو کاندۆم وەکو ئەو وەسایلە واکو هەیە بۆی کە ژن منداڵی نەبێت هەموو ئەوانە لە مەناتقی مەحرومی ئێراندا بە تایبەت ئەبینی کەمترە بێتەوە مەحدودترە بێت دەسترسی ژنان بەوە و ئێستا گەیشتووە بە جێگەیەک کە دێن چیەکەن ئەسەن مەسئلەی عەمەڵی مەسەڵەن عەمەڵی چوزانم سەقتی جەنین کە منداڵێک لەبار ببەن فلان ئەوە ئەبێت بە جۆرم یانێ قەبلەن تابەل لەوە کە ئیسە ئەم قانونە دژی ژنە ئەتوانم پێ بڵێم ببێت بە قانونی 1384 بوو کە ئیجازەی ئەدا بە ژنان تا 3 مانگەی حامڵێگی خۆیان ئەگەر
هەست بکەن چوونەتە لای دکتۆر هەست بکەن کە مناڵەکان لەباری مەسەڵەن نەقسی کرۆمۆزۆمی هەیە یاکو فەرمو کەم ئەندامەتی هەیە نەقسێکی جددی مەسەڵەن هەیە کە دکتۆرگەل متەخەسس توان تەشخیصی بن و ئەمانە ئەتوانن چی ئەو انتخابەیان ببێت کە مناڵەکان لەبار بەرن و ئێستا هاتوون چیان کردووە بەم قانونە تازەوە ئەو ئیمکانیان لە دەستژن هین کردووە لا بردووە فەقیهێک ئەشێدانێک ئاخوندی بڵندپایە نردویان ناو ئەو کۆمیسیۆنە کە تەشخیص بدا قبلەن سێدانە دکتۆر بووە شایە ڕاییان بدایە ئێستا ئەمان دێنن فەقیهێکیشیان پێ زیاد کردووە بەو ئۆرگانە بەو کۆمیسیۆنە کە مەسەڵەن ئایا ژنێ گەرەکی بێ مناڵەکەی نەبێت و ئەمانە جا تۆ تەسەوەر بفەرمو ژنێکە بە هەر دەلیل ژنان ئەڵێن وەزعی من سێ مناڵم هەیە چوار مناڵم هەیە بۆم تێر ناکرێت ناتوانم بە تربیەتیان نابگەیم چ بگێت تا بە زۆر ئەتوانم سکیان تێر بکەم ناتوانم مناڵێکی ترم ببێت ئەوان گوێ بەوە نادەن ئەو هەدەفی ئەوەیە کە مەسەڵەن جەمعیەتی زۆرتر بێت چون ژنانی ئێرانی تەشخیصی ئەمەیان داوە لەم چەند ساڵە دوای شەڕ دوای دەورەی باسازی فلان هەتا دێ وەزعیەتی ئابووری و اقتصادی وڵات هەر خراپتر و خراپتر و خراپتر بووە بە جۆرێک کە خەڵک نانیان نییە بیخۆن ژنێکی مەسئول بنیامێکی ئاقلی مەسئول بۆ من ئینسانێکی تیش بێن مناو ئەم کۆمەلگایەکە لە برسیەتیا بێستا بژیت و 1001 بەڵای کۆمەڵایەتی و اجتماعی و چوزانم فەرەنگی و ئاخر بێت بەسەر یا ئاخرەکەیی بڕێ چوزانم یا لە خانەی عەفافەکار مرتب خەریک نیستە زیاد و زیاتری ئەەکەن بۆ پیاوگەلی چاوچەرانی عێراقی و عەرەب و ئەوانە کە بێن مەسەڵەن لە مەشهەد و ئەوانە سوءاستیفادەی جنسیان لێ بکەن چ فاید چ ژیانێکەوە کە تۆ منداڵێت ببێت و مەسەڵەن ئاوا داهاتوێکی و ئاوا ژیانێکیەوە کەی ناوی ژیانە کەواتە ئەو ژنانە مەسئولن و بە عەقلی سەلیمی خۆیان تەشخیص دەدەن کە من ئەم مناڵم ناوێتن ناتوانم باری بێنم ناتوانم چاک تربیەتی بکەم ئەگەر بووم ڕژیمی جمهوری ئیسلامی ئەڵێ ناوە ئیتر جۆرمە چونکو تۆ یعنی تۆ تەسەوەر فەرموو ئەمە یعنی ئیقدامێکە کامڵەن فاشیستی غیرە ئینسانی کە تۆ لە دایکەکە تەشخیصەکە وەرئەگری لە دکتۆرەکان تەشخیصەکە وەرەگری فەقیهێک داهانیت لەوانێ ئاخر باشە ئەم فەقیهە تەنانەت دکتۆر عمومی ناتوانین تەشخیصیەوە بدا ئەم مناڵە لە سکی دایکەکەیە تا تەمەنی 3 مانگ ئایا وەختێ معلول لە دایکەوێت یا معلول لە دایکن بەس دکتۆری متەخەسس توانێەوە تەشخیصدا لێ تۆ نردنی فەقیهێ چێرتباتێکێ بێژگاوەی کە تۆ کۆنتڕۆلی زۆرتری کۆمەلگا بکەیت یانێ بەڕاستی ئەم ئیقدامەی ڕژیم هەموو ژنان ئێرانیە بێ ئەترازی بێ بکەن کە ئێستا ئەچین بەرەو ئەو ڕۆژی تونند و توژی بەرامبەر بە ژنان و ئیجازە نەدەن یانێ بیسەلمێنی و بیسەپێنێ بەسەر کۆمەلگا. بەڵێ بەڵێ دکتۆر مەسەلەیە کە من پێم خۆش بوو ئاماژەی پێ بکەم ئەویشەوەیە کە ئەمە فقط لە ئێرانان نییە حتمەن لە بینەرانش ئاگدارن لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و لە مثلەن لە وڵاتی لە هێستان کە ئێستا باسمان کرد مەسەلەی مشکلاتی وڵاتی لە هێستانمان باس کرد خودی وڵاتی لە هێستان هەر بۆ بێتە ناو بازاری شەریکی ئەوروپاوە یەکێک لە ئەو بڕیارانەی و ئەبوایە بڕیاری ئەدەنیتر ئەڵێن ئێمە بەو شەرتە دیێناو بازاری مشتێکی ئەوروپا کە مەسەلەن بۆ نمونە وڵاتی سوێد فروشگای دەوڵەتی مەسەلەن فرۆشتنی موادی مەشروباتی ئەلکولی هەیە یعنی لە بازار عمومیان نییە دەوڵەت بۆ خۆی مەسەلەن ئەو یەکێک لە شەرتەکانی بوو بۆەوە مەسەلەن سوێدە لە وڵاتی لە هێستان شەرتی وڵاتی لە هێستان بۆ هاتنە ناو بازاری مشتێکی ئەوروپا ئەوە بوو کە ئەو قانونی سەختی جنینە کە لە وڵاتە زۆر بە سەختی سێتە پێشەوە جرمە ساڵیانی ساڵ جرم بووە و ئێستا وەهاشیان لێ کردووە حتا ژنێک نەخۆش کەوت و لە وەختێ هەر بە دەلیلی ئەوە منداڵەکەی لە بارچوو نیان هێشت ئەمەڵی بکەن نیان هێشت منداڵەکەی سەختی جنین بکەن ژنەکە گیانی بەختی تەظاهورات و ئێعترازاتی زۆر لە وڵاتی لە هێستان بوو لە ئەمریکا شتا بینین مەسەلەکە فقط جەنبەی جەمعیەت نییە حتا بە وڵاتێکی وەکو ئێران لە زاویە ئەوە کە نفوسی ئەو کۆمەلگا چەندێ چێتە سەرۆیە ئەوە لە نەزەرا بگرن لەو زاویە چای لێ ناکەم وەکو بەشێکی گەڕێتەوە سەرەوەی ئەعتقاداتی
مەسەبیەکە لەوێ کاتۆلیکەکانن مەسەبیەکانن خەریکن واکەن لە ئێرانیش جەنبەی مەسەبی هەیە و لە لایەکی تریشەوە لە هەردوو یەک لەوانەیش چونکی وەختی ئەڵێن جەنبەی ئاینی لەسەر ئەم قەزیە قورساییەکەت لە ئاینە خۆتان دەزانن ژنان بێحرمەتیان پێکرێ بێڕێزیان پێکرێ وەکو هەر ئینسانی حقوقی کامڵیان نییە بۆ بۆنەوە هەر ئەگەڕێتەوە سەر بێڕێزی و ئەگەڕێتەوە سەر توندتیژی بەرامبەر بە ژنان پێوەش بە درستی شارەتان پێکرد. بەڵێ ئەتوانم یەک دوو نوکتە عرض بکەم. فەرموو بەڵێ بە کورتی بەڵێ زۆر بە کورتی بەڵێ چ ئەو ئیالەتانەوە لە ئەمریکا چ وڵاتی لێستان هەموو ئەو وڵاتانەوە کاتولیکن یا مەزهەبیان کاتولیکە چون ئەوەی بەشێک لە یادقاداتیانە بەڵێ بۆ جۆرەیە بەداخەوە و ئەوان بتوانن ژنان مەجبورکن منداڵی زۆرترینیانی کاری هەرزان لە وڵاتەکە خەریکنینەکەن یعنی تۆ تەسەوەر فەرمو تا ئێستاوا بووە لە وڵاتانی ئەوروپایە ئیمکاناتی زدی بارداری وەکو قورس یا کاندوم یا فڵان بە مفتە لە بەردەست خەڵکدا دەنرێت. ئێستا ئەو شتانە وەردەگیرێتەوە چون نایانەوێ خەرج بکەن ئەیانەوێ کاری هەرزان بکەن و بۆ سووداوەری سەرمایە و نظامی سەرمایە دەقیقەن ئەوەیە گرێبەستە بۆ. دکتور گیان زۆر سات بۆ بەشداری لەو بەرنامەیەدا من پێشتر بە بینەرانی خۆشەویست خەولمدا بوو کە بۆ ئەوەی بەرنامەکەمان هەر قسە و باس نەبێت و دیارە لە بینەرانیش پیان خۆشە ئاهەنگ و گۆرانی شتێکی وا ببیستن گۆرانیەک پێشکەشەکەن و دینە کۆتایی و بەرنامە و زۆر سپاس بۆ بەشداریتان. دەسش ئاهەنگێکتان پێشکەشەکەم و دوایی دێمەوە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە. زۆر بەداخەوە کە نەمتوانی بەرنامەکە بەو شێوەیە کە دامڕشت بوو بچێتە پێشەوە گۆرانیش خەو لە دەمدا بەرنامەی داهاتووە پێشکەش بێەوە ئازیز بکەم بەو جۆرە هاتمە کۆتایی بەرنامەی ڕاوێژ تا ڕاوێژێکی تر کە چاچی خۆشتان بۆ بات.